ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ فستیڤالی فیلمی کوردی جیهانی. من ناوم ژیل لەتیفە و بەرپرسی کاری هونەریم لە فستیڤالی فیلمی کوردی لەندەن. میوانی ئەمڕۆمان دەرهێنەرێک و نووسەرێکە بە ناوی شیرین جەهانی. شیرین خان تا ئێستا چەندین فیلمی دروست کردووە و چەندین لە کورتە فیلمەکانی خەڵاتی جیاوازی پێبەخشراوە. باسی ئەمڕۆمان لەسەر کورتە فیلمێکە بە ناوی یادێ. ئەم کورتە فیلمە لەسەر ژیانی کچێکی 5 ساڵ ئەڕواتن بە ناوی دیلان. بە بۆنەی شەڕی داعشەوە ئەم کچە دایکی و باوکی ژیانیان لەدەستداوە و ئێستا لە کامپێکی پەنابەرە لەگەڵ نەنک و باپیرەی. لەم کامپەیە نەنکیشی ژیانی لەدەست دەداتن. ئەم فیلمە لەسەر سەختی ژیانی ئەو منداڵانەیە و لەسەر تا چ ڕادەیەک ئەو کارەساتانە تەئسیراتی سلبی هەیە لەسەر دەرونیان. کورتە فیلمێکە لە بابەتێکی زۆر گرنگە و کاریگەریەکی زۆر هەیە بۆ ئەو بینەرانەی. شیرین خان دەستخۆشیت لێکەین و زۆر پێخۆشحاڵین بە وجودت لەگەڵمانای ئەمڕۆ. پێش ئەوەی دەست پێ بکەین حەزەکەم خۆتمان پێ بناسێنیتن بۆمانی باسکێکی ئاشنابووی بە سینەما و چەند ساڵە لەم مەجالەیە کارەکەیتن. زۆر سپاسمان دەکەم. سڵام هەیە بۆ ئەو بەڕێزانەی کە ئێستا بینەروبی سەرمانن. من شیرین جەهانیم لە مەهاباد لەدایک بووم لە 2002 لە کاری سینەمادام یەکەم کاری کە دەست پێ کرد دیارە بە ئەکتەری دەستم پێ کرد. ئەکتەری یەک لە کورتە فیلمەکانی ئاغای سەعیدی بووم کە لەسەر محکومکردنی مینەکانی سەر سنوور ئەو مینانی لەسەر سنوورەکانی کوردستان چاندویانە من دەورم بینی. هەر بەر لەویش زۆر هۆگریەک بە سینەما هەبوو، بەڵام لە دوای ئەوەی کە دەورم لەو فیلمیەوە بینی ئیتر نەمتوانینی واز بە سینەما بێنم وەکو کچێکی کورد ئەو کاتە هاتم ناو دنیای مەجای سینەماوە. کۆمەڵێک لە کاری دۆکومنتریەوە دەستم پێ کرد، کۆمەڵک بەرهەمی دۆکومنتریم هەبوو. یەک لەوان لەسەر ئاسەوارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئاسەواری مێژوویەکان کە ئەو کاتە لە تەلەڤیزۆنە کوردەکان دابەزی و دواتر هەروە بەردەوام بوو لە کورتە فیلم و چەندین دۆکومنتری هەتا لە 2006 توانیم یەکەم فیلمی سینەمایی بڵیندم فیچەر فیلمێک بە ناوی ئەستێرەکانی وڵاتی من بەرهەم بێنم کە ئەم فیلمە ماوەکەی سەعاتێک و 20 خولێک بوو بۆ توانی لە فێستیوالی کالابێریا لە ئیتالیا خەڵاتێکی باش لە فێستیوالەکە وەربگرێ. دەستخۆش. بۆ فیلمی یادێ پێشەوەی بەتەواتی بگەنە سەر هەندێک لە مۆزوعە قوولەکانی حەزەکەم بزانم چۆن ئەم فکرێت بۆ هات و تا چ ڕادێک ئەم بابەتە گرنگە بۆ تو. هەموو زۆر باش دەزانین کە یەکەم کەس کە زەربە دەبینێت و قوربانی سەرەکی شەڕەکانە ژن و منداڵەکانن، بە تایبەت منداڵەکانی ئێمە مناڵی کورکە بەداخەوە ژیانێکی ئاسایی دەرباز ناکەن. چیرۆکی ئەو مناڵە زۆر لە ژیانی خۆم نزیکە. لە هەر چاپارچی کوردستان ئێمە بەداخەوە نەبوو هیچ بنەماڵەیەکی کورد کە تووشی دەربەدەری و ئەو ژیانە نەبوو بێ کە لە شارەکەی خۆی پەرتەوازە بوو بێ. چیرۆکی ئەم داستانە کچێکی 5 ساڵەیەکە دایک و باوکی لە شەڕ لە دەست دەدا و دایم بووکەڵەیەکی پێ کرد زۆر هۆگری ئەو بووکەڵەیەکی دایکی داوێتێ. تقریبا دەتوانم بڵم ئەوە شتێکێک کە من لە ژیانی خۆم هەڵم گرتوێتەوە. منیش تەمەنم 5 ساڵ بوو کە باوکم لە تاران لە سێدارە درا و لە زیندان و بووکێکی بۆ ناردم کە من ئەو بووکەم بە بەردەوامی پێ بوو بە زۆر تووشی حاڵەتی نەفسی بووم، کاتێک دەرونیەکی زۆر ناخۆش بووم کاتێک کە بووکەکەم لە دەستدا. ڕێک چیرۆکی ئەم فیلمە تا ڕادێک دەتوانم 150 لە ژیانی خۆم وەرم گرتووە، بەڵام زۆر بەباشی ئەو کاتە لە باشووری کوردستان دەژیان بۆ زۆر بەباش دەزانین ئێمە هەمومان دەزانین چیرۆکی ناو کەمپەکان چۆنە، بنەماڵەکان چۆن بوون، بە تایبەت کە دەچیتە ناو ژیانی منداڵەکان دەبینی کە شەڕ تەئسیرێکی زۆر ناخۆشی لە ژیانیاندا کردووە. یعنی بەداخەوە هیچ مناڵێکی کورد نییە کە لەو تەمەنە کەمەوە باز لە سیاسەت نەکا، باز لە شەڕ نەکا، قسەکانیان ئەوە نەبێ کە ئەوڕۆ چۆ ڕووخاوە، چا شۆن ڕووخاوە، چیانە بەسەر هاتۆ. ئەوانە زۆر دەوری هەبوو لەوەی کە ئەو سەناریۆ بنووسمەوە ئەو مژارە بۆ فیلم هەڵبژێرم. وا دیارە شتێکی کەوا زۆر نزیکە بە دڵی خۆتەوە و بۆیە فیلمەکە زیاتر ئیمۆشناڵە بۆ کەسانەی کەوا ئەشی بینن. تو ئەم ئەکتەرانەت ئەناسی پێشووتر یان خۆیان خەڵکی ئەو کامپە بوون یان بەس بۆ پرۆجێکتەکە هاتوونەتە ناوێەوە؟
نەخێر ئەو ئەکتەرانە غێر ئەز دوو لە ئەکتەرەکان نەبێ هیچیان ئەکتەرێکی زۆر پرۆفشناڵ نین و زۆران بۆ یەکەم جارێکە دەور دەبینن بە تایبەت مناڵەکان مناڵە کوڕەکە دیارە پێشتر لەبەرەوەی باوکی شانۆکارە لە شانۆ بەشداری هەبوو بەڵام مناڵە کچەکە یەکەم جارێکە بێتە بەر کامێرە لەبەر ئەوەی کە فیلمەکەیەک ئەوەی کە بە زمانی بە زاراوەی خۆیان بوو زاراوەی کوردەکانی ڕۆژئاوا و دواتریش زۆر نزیک بوو لە ژیانی خۆیان ینی کە باس لە فیلمەکە باز لە چی دەکا باز لەوە دەکا کە دەڵێ ئەسەد وردمانی کردین داعش دەربەدەری کردین ئەم شەڕە لە ناومەدا هەیە ینی شتەکە چیرۆکەکە زۆر نزیک بوو لە ژیانی ئەو مناڵانە کە ڕۆژانە لە قسەکانی دایک و بابی خۆیان دەیبیستن لەبەرەوە تۆزی ڕاحەت بوو لەوەی کە پێیان قبول بکردرێت کە بابەتەکە چێکە ئەوانە دەبینن وە چێکە قرارە بێن تقریبا دەتوانین بڵێن هەردووبارەکردنەوەی ژیانی ڕۆژانی خۆیان بوو باسی دروستکردنیان فیلمە بۆ بکە حەزەکەم بزانم چەندێکی خایەند و چۆن ئەم کەسانت ناسی پێشتر لەبەرەوەی من NGO-یەکی ژینگە پارێزیم هەیە لە کوردستان لە 2012ەوە بە NGO-کەوە سەرقاڵم زۆر سەردانی کەمپەکانم دەکرد بێژگە لەوە شەر لەگەڵ هاوکارەکانی ترم کە کاریان دەبوو لە ناو کەمپەکان یارمەتی دەروم و هاوکاریان بووم و دەڕۆیشتم لە چەند سەفەرێک بوو ئەوێ کە ئەو کاتە بیرۆکەی فیلمەکەشم هەبوو کۆمەڵی مناڵی زۆر باشم ناسی دوایی لەگەڵ دایک و باوکەکان ئاشنا بووم دواتر وەکو برادرمان لێ هات بەیەکەوە وەکو دۆستایەتێکمان هەبێ دوایی کە ڕۆژێکیان چوم و باسی فیلمەکەم لەگەڵکردن کوتیان ئێمە مناڵمان هەیە و دەتوانی هەڵبژێری و ئێمە یارمەتیت دەدەین لە ئەوەی کە ئەو بەڕاستی زۆر بە باشی هەمویان لە دڵەوە یارمەتیاندام ببێ ئەوەی کە ڕۆژێک زەحمەتێک بخەنە سەر کارەکەمان لارێک بخەنە سەر کارەکەمان تەنانەت ئەگەر ڕۆژی تەسویرمان دەبوو ئیشێکی زۆر ضروریان هەبوو جیان دێ هێشت دەهاتن بۆی کە یارمەتی دەری فیلمەکە بن بۆ شێوەیە بوو لە ناو کەمپەکە و مناڵانم هەڵبژارد و ئەکتەرەکانی تریش هەر بۆ شێوە هەر لە ناو کەمپەکە هەڵم بژاردن و کەسی دەرەوەی کەمپەکەی تێدانێ بەڕاستی دەستی تو خۆش بێت و دەستی خانەوادەی ئەو منداڵانەش خۆش بێتەوە یارمەتی تۆیان داوە بۆی ئەم پرۆجێکتە جوانە دروست بکەیتن هەستی ئەو منداڵانە چۆن بوو بەرامبەر ئەم سیناریویەکە کەوا تۆزێ زەحمەتە خۆی ئەمن ئەوەش بڵم کە ئەم فیلمە ڕاستەکەی فیلمێکی بڵیندە ینی فیلمێکی نیوە بڵیندە تایمەکە 45 دقیقەیە بەڵام ئێمە تەنیا 15 دقەمان لێ مونتاژ کرد بۆی کە جارێ حەقەکەی نەخورێ وەکو شۆرت فیلم بتوانێت لە فێستیڤالەکانە بەشدار بێن 45 دقیقەکەی تا ئێستا مونتاژ نەکراوە مناڵەکان زۆر باش بوون مناڵەکان زۆر هەوکار بوون ئەو ڕۆژانێکی ئێمە داهاتین بۆ تەسویر لەگەڵ سافەکە بەر لە ئێمە لێوێ بوون ئێمە دەچوونە دەرەوەی کەمپوت داهاتینەوە تەبی ئەوان بەر لەوەی کە ئێمە بێن بەیانی ئەوان بەر لە ئێمە حاضر بوون لەسەر ئەوە کە زۆر پێیان خۆش بوو زۆر باش تەعاملیان کرد بۆ هێندێک شت کە دووبارەمان دەکردەوە یا هێندێک سینی تێدا بوو کە بۆ مناڵەکان تۆزی زەحمەت بوو زەحمەت ببا ئەوە بەدڵی مناڵەکان تەعاملمان دەکرد ینی دوای فترێک دووبارەمان دەکردەوە زۆر زەختمان نەدەخستە سەریان بەڵام لەبەر ئەوەی خۆیان علاقەیان بەکارێکە بوو پێیان خۆش بوو توانیمان زۆر بە باشی ئیشەکە کارێکەمان بەرەو پێش ببین زۆرتاکە کاتێکی زۆری برد ئەم پرۆژێکتە بەڵێ تقریبا بۆ تەسویرەکەی ئێمە نزیکی 3 هەفتە لەبەر ئەوەی هەموو ڕۆژێ مناڵ بوو جاری وایە کێشەیەکی هەبوو نەمان دەتوانی کە تەسویر بکەین دەدید یەک نەخۆشە یان ئەو ڕۆژە دەرونی باری دەرونەکەی تەواونیان ئەو سینە زۆر باش نەبوو کولی ڕۆژەکە لەسەر سینێک ئێمەکە خەریک دەبوون هندێک لە پلانەکان جوا دەرنەداهاتن ئیشکردن لەگەڵ مناڵ بپێچەوانی زۆر کەسکەوا بیر دەکەنەوە کە زەحمەتە نا زۆر زۆر ئاسانتر و خۆشترە مناڵ زۆر هەستێکی جوانی هەیە و زۆر جوان ئەو مناڵێکی بی هەوێ بێت لە کارێکەوە هەوکاری بکە زۆر جوان وەری دەگری و بەڕاستی جوان یارمەتی دەدا ئێمە تقریبی 3 هەفتەیەک فقط لەسەر تەسویرەکەمان بووین بەڵام ئیتر قۆناغەکانی دواتری تا مونتاژ و ئەوانە دەتوانم بڵم نزیکی لەبەر ئەوەی کە موزیک و مونتاژ و ئەم شتانە 4 بۆ 5 مانگی خایان کە تا توانیمان شۆرت فیلمەکەی کۆکەینەوە بەڵێ حەزەکەم پرسیارێ بکەم هەر لەسەر ئەزمموی دەرهێنەری کورد چۆنە و لە حاڵەتی دروستکردنی فیلمێک لەسەر ئەم بابەتە سەختانە ئیشکردنی ئێوە چۆنە دەبینی وەکو ئەزمموی خۆم ئەگە بم هەیە باسەنیا لەسەر ئەم کورتە فیلمە لەسەر دیارە کورتە فیلم ڕاحەتترە خۆشتە دوڕاتە پێشە لەبەر ئەوەی ماوەکەی کەمترا
وە زووتر تەواو دەبێ ڕۆژەکانی کەمترەوە چەند تۆ ڕۆژەکان کەمتر بێ کێشەکانت کەمترن بەڵام بەداخەوە لە کوردستان هەمومان زۆر باش وەزعیەتی کوردستان و ئەو فکرێکە لەسەر سینەما و لەسەر ئافرەتی کورد لە سینەمادا هەیە زۆر بەباشی دەزانین کە چۆنە دیارە ئەوەش بڵم کە خۆشبەختانە ئێستا گۆڕانکاریەکی زۆری بەسەردا هاتووە بەڵام لە دەستپێکی کار من خۆم وەکو ژنێکی کورد زۆر تووشی کێشە دەبووم لەبەر ئەوەی کە کۆمەلگا زۆر بەڕاحەتی قبولی نەدەکرد ژنێکی کورد وەکو دەرهێنەر بێتە پێشە و ئەمرونەی بکە من شتێک وەکو بیرەوەری بگەڕمەوە لە 2006 خەریکی کارێکی کورد بووین ئۆتۆمۆبیلی برادێکی لە ناو تەسویرەکەدا بووی مەکوتمان لای بەرە کوتی من لای نابم چۆن ژنێک بە منداڵی ئۆتۆمۆبیلەکە ئەو سیارەی لێرە لابەرە یعنی قبولی نەدەکرد کە ژنێک حکم کا هەرچەند ئەوە حکم نەبوو هەرچەند ئێمە یعنی ئێمە مەجبور کرد کە ئێمە تەواوی سافەکە بگوازنەوە ڕوو کامێراکەمان بکەین بەو لاوە فقط ئەو سیارەکەی لا نەبا خۆشت دەزانی ئەو قانون و شتانەش نیە لە کوردستان کە بڵێنەوە ئەمرمان پێ ئێمە ئێرەمان گرتووە چون شتێک نییە بۆ حاڵەتێک بکرۆک لە دەرەوە بری دەکرد لۆکیشنەکەت بگری و اختیاری تەواوت بەسەر لۆکیشنەکەتدا هەبێ بۆ شێوەیە نییە ئەو شتەکان بە شێوەی هەوکاری زۆر بێتێتە پێشێ سەناریۆ بۆ سەناریۆش حاڵەتەکەی جیاوازە هێندێک سەناریۆ هەیە زۆر خۆش دەڕاتە پێش زۆر زەحمەت نییە بەڵام هێندێک هەیە بەداخەوە زۆر ناخۆش دێتێتە پێشکاری زۆر دەوێ بۆ ماوەی زۆر دەخایە ئیشە بۆ ڕاوستاوە بە شەژمانگ تەواو نەبوو بە زۆرتر هەتا بگرە بەداخەوە لە کۆمەلگایەکی پیاوسالاری یاژین و ئەمە عامەتەن ئیشی ژن زۆر قوڵترە کاتەوە بەڵام ئەمە شتێکە هەستەکەیتن کەوا لە یەکێک لە پرۆژەکانەیە بەسەرتای هاتوویان لە زۆربەی پرۆژەکانەیە بەسەرتا دێتن لە زۆربەی پرۆژەکان کێشە دەبێ بەڵام نەتەنیا وەک ژن ڕوبەڕووی پیاوی دەرهێنەریش دەبێتەوە لەبەر ئەوەی تۆزێک سینەما لە نێو ئێمە کورد ئەمە باسی ئێستا ناکەم باسی ئەو کاتە دەکەم چۆن خۆشبەختانە ئێستا گۆڕانکاری بەسەردا هاتۆ ئەمنکە لە 2006 بۆ ئەم فیلمە بڵیندەم ئەکتەرم دەوێت بڕات کە ئەکتەریم لە کوردستان لە باشووری کوردستان دەست نەدەکەوت لەبەر ئەوەی هیچ خانمی قبول نەدەکرد بێتە پێش کامێراوە پێیان زۆر عیب و پێیان بە شتێکی ناڕێک بوو کە بنەماڵەکان ئەگە ئافرەتەکەش پێی خۆش بە بنەماڵەکە قبول نەدەکرد من مەجبور بووم لە ڕۆژهەڵات لە باکوور تەنانەت خانوێکی کوردی ڕۆژ ئاوایە و هەشمان بۆ البەتە لە خودی باشووری کوردستان کە بەشداری فیلمەکەیان کرد و هێندێک ئەکتەری عەرەب کێمە لە بەغدا هێنامان بۆ کۆمبارسەکان ئەو کێشانە هەبوو ئەمە باسی 2006 و حەوت دەکەین بەڵام ئێستا دەبینی کە 2021 کە خۆشبەختانە ئەکتەری زۆر باشمان هەیە کە زۆر بە شانازێ و بەڕاستی لە هونەری سینەماتی دەگەن وەکو پیشەیەک و وەکو هونەرێک هاتوونەتە ناو مەیدانەوە بەڕاستی فەرقی کردو ینی بۆ یەگە باسی ئەزمون بکەی جیاوازە لە 2006 تا 2015 بەملاوە چون 2015 بەولاوە سینەمای کوردی جوڵانەوەیەکی باشی بۆ خۆیەوە دیت کۆمەڵێک ڕۆشنبیری باش لە ناو کووردا پەیدا بوون کۆمەڵێک کەس کە لە تئۆری سینەما تێدەگەیشتن کۆمەڵێک کەس کە بەڕاستی لە ناوەڕۆکی سینەما تێدەگەیشتن ینی هەم بەڕواڵەت و هەم بە ناوەڕۆک تێگەشتێکی باشیان لەسەر سینەما هەبوو بۆی خۆشبەختانە ئێستا گۆڕدراوە ئێستا وەکو ئەو کاتە نەماوە هیچ نەبێ ئێستا لە سەتای خەڵک علاقەی بە سینەمایە دەبینی بە دوواداچوونیان هەیە بۆ دەرهێنەر کوردەکان کە چیان کردو چیان نەکردو لە ناو مەگازینەکان ناو تیڤەکان جەریدە شتەکان هەموو دەبینی ئەمە خەریکی دۆزینەوە بزانن بەرهەمی ئەم دەرهێنەرە چی بۆ یا و ئەکتەری چی کردو بۆیە گۆڕانکاریێکی باشی بەسەردا هاتووە بەڵێ فیلمەکانی کە تو بەرهەمی ئەهێنی عامەتەن بێ لە فیلمی یادەیە کە لەسەر دەرونی منداڵی ئاوارەکانە ڕاتن چ جۆرە بابەتێکن زۆربەی بابەتەکانی من هەر بۆ شێوەیە بۆ کۆمەڵایەتی بۆ یا ئەوەی کە پێشاندەری حاڵەتی ڕەوانی کەسایەتیەک بۆ کە بەداخەوە زۆرتر کۆمەڵگای خۆماندا بوون منە لە فیلمی ئۆرنج مەندرین کە ئۆرنج مەندرین فیلمێکی زۆر سەرکەوتو باش بوو کۆمەڵک خەڵاتی باشی بەدەستێنا لە کانادا شۆرت فیلم فێستیڤال خەڵاتی برەیڤم وەرگر شجاعەت ئازایەتی بۆ دەرهێنانی ئەم فیلمە لە تالی فیلم فێستیڤال لە پوونە لە هیندستان لە سان فرانسیسکۆ لە ئەمریکا لەمانە هەموو بەشدار بوو لە هەمویان سەرتیفیکێتی وەرگرت و فیلمێک بووکە باسی لە دیسان حاڵەتی دەرونی زیندانێکی دەستی داعش دەکرد کە خۆی دەزانی بۆ
بە چه هۆیەک قەرارە بەرەو سێدارە بڕۆ باسی لە حاڵەتەکانی چەندەیەقەیەکی ئاخری ئەم ژیانی ئەم زیندانیە دەکرد کە بەداخەوە بەرەو مردن دەڕۆی زۆرتر مژارەکانی کە من هەڵیان دەبژێرم لەسەر ئەوانەیە لەسەر عەدالەتی ئیجتیماعیە لەسەر ئەوەی کە بۆ دەبێت شەڕ هەبێ بۆ دەبێت مناڵەکانی ئێمە بۆ شێوەیە مناڵەکەیان دەرباز بکەن زۆرتر پێم خۆشە سەر ئەو مژارانە من کارێ بکەم بەداخەوە بەناو کوردای مە تا ئێستا نەگەیشتوونە ئەو ڕادەیە کە بین فیلم دەربێنین کە حاڵەتی ئینترتێنمنتی هەبێ فیلم دروست بکەین کە بۆ خۆشی بێ فیلم دروست بکەین کە بۆ چێژ وەرگرتن بێ بەداخەوە بۆ خۆشم حەز ناکەم و هیوادارم ڕۆژێک بتوانم لەو ستایلە فیلم دروستکەم و لەو قاڵبە بینە دەرێ ئەوەندە باسی مەعانات بکەین ئەوەندە باسی تراژێدیەکان بکەین سەر ئەنفال فیلمم هەیە فیلمە بڵیندەکەم کە خەڵاتی وەرگر لەسەر زیندانی ژنان لە کاتی سەدام حوسێن ئەو خانەوادە پێشمەرگەیانی کە دەکەوتنە بە ئایلەوە ئەو کاتە بە خانەوادەوە دەکەوتنە ناو زیندان لە ناو زیندان حاڵەتیان چۆن بووچیان بەسەردەهادیە ئەو هەژدە کچێک کە بە مسر فرۆشران فیلمەکانی من زۆرتر لەسەر ئەو بابەتانە بوون بەڕاستی بابەتی زۆر گرنگن و کە ئێستا باسییانەکەیتن حەزەکەم بڕۆم سێر هەموو فیلمەکانی دیکەت بکەم حیاتم ئەواتم بزانم ئایا هیچ پرۆژێک هەیە کە ئێستا ئیشی لەسەر بکەیتن و ئامانجەکانت چیە بۆ داهاتوو بەڵێ هەر ئێستا لە کانەدا لەبەر ئەوەی من تازە نزیکی ساڵێک و چەند مانگێکی نیشتەجێ وڵاتی کانەدا بووم هەر ئێستا پرۆژێک بەدەستەوەیە کە هەر سپێن ئێستافی با بڵێن کریوەکە بەیەکەوە دانیشتمان هەیە لەسەری شتێکمان دەست پێ کردووە کە ئەویش لەسەر محکومکردنی با بڵێن نیژاد پەرستیە لە وڵاتەکانی وەکو کەنەدا و ئەمریکا و ئەوانەکە بۆ هەموو دنیاە دیارە نیژاد پەرستی لە هەموو دنیادا شتێکی محکوم کراوە کورتە فیلمێکە کە لە کۆتایی ئەپریل کۆتایی ئەم مانگە مانگی 4 ئێمە ستارتی یەکەم شوتینگی خۆمان لێ دەدەین یەکەم هیوادارین سەرکەوتوو بن و بەو زوانە ئەو فیلمەش بدینن لە فستیڤالەکەمان حەزەکەم بزانم هیچ ئامۆژگاریەکەت هەیە بۆ کەسانەی کەواواتن بێنە مەجای فیلمەوە ژیانیان بۆ دروستکردنی فیلم تەرخان بکەن بەڕاستی سینەما هیوایەتێک کە ئارزوویەکە تۆ ناتوانانی بە کەس بڵێ وەرە ناو مەجای سینەماوە دەبێ خۆت ئەو ئارزویەت هەبێ ئەگە خۆت ئەو ئارزویە و ئەو شتت هەبێ هەموو سەختێکی بۆ تەحمل دەکەی من لە 2002 کە دەستم کرد بەکاری تەلەڤیزۆن ئەو کاتە بەکاری فیلم و سینەما و لە تەلەڤیزۆنیش کارم دەکرد شتێک بە ناوی جواز نەبوو ئەو کاتە نەدەتوانی بە کوردەکان جوازیان نەدەدا کە لە سنووری ڕۆژهەڵاتەوە بێ بۆ باشووری کوردستان بە لێوێ من فیلمم دروست دەکرد کۆمنتری دەمێنا بۆ تەلەڤیزۆن و کوردەکان بەڵام بەداخەوە جواز نەبوو نەیان دەدای کە پاسپۆرت نەبوو ئەو کاتە مەجبور بووین ئێمە بە قاچاق بپەڕێنەوە و من لەبەر ئەوەی هیوایەتێکی زۆر و علاقەیەکی زۆر بەکارێکی خۆم هەبوو زۆر جار شەوانە لەگەڵ کاروانێک کە ئێستا ئەو قاچاقچیەکان یان کۆڵبەرەکان هەڵبەت من ناویان نانیم قاچاقچی بەڕاستی ئەوانە بۆ ژیانی خۆیان نان پەیدا دەکەن بەڵام میترەوە شتێکە لە ئێران وایان پێدەگوترێ و لایەن نە کوردەکان ئەوانی ترەوە من مەجبورم لەگەڵ ئەو برا بە ڕێزانە جاچ بە سواری ئەسڵ بێت ئەوەی کە چەکمەیەک هەڵکێشم لەبەر ئەوەی کە زستان بوو بەفر بوو هەتا چۆکمەوە بەناو ئەو بەفرەدا تقریبان 2 سەعات بە پێیان بڕۆم بۆ ئەوەی کە بەو سەرمایە زستان بگەمە باشووری کوردستان لەوێ لە مەرجی حاجۆمرانەوە بەرەو هەولێر بڕۆم بە لەوێ بەرهەمەکانم بدەم بە تەلەڤیزۆن و کوردەکانیانی ئەمە علاقەیە ئەوە هیوایەتە ئەوە شتێک نیە بە کەس بڵێ وەرە ناو کاری سینەماوە دەبێ علاقەت پێ هەبێ ینی تەنیا بۆ ناو نەبێت تەنیا بۆت بێ کە بەرهەمی کوردی دروستکەیت تەنیا بۆی کە سینەمای کوردی دیارە ناوی شەقی هەموو ئینسانێکە هەموو کەسێکە هەموو کەسێک لە ژیانی ودا خۆیدا ئەوەی کە بڵێ وانە فکر ناکەم ڕاستەکە هەموو کەسێک پێخۆشەکە ناوی دەربچێت و ئەمانە بەڵام بابەتە گرنگەکە ئەوەیە کە تۆ بەرهەمێک بەسەر بەرهەمە کوردەکان ئازیات بکەیت کە تۆ بابەتێک دروستکەی کە تۆ فیلمێک بۆ ناو مێژووی کورد و بۆ نێو شناسنامەی سینەمای کوردی دروستکەی کاتێک تۆ دەبینی کۆمەڵک دەرهێنەری باش فیلم دروست دەکات فیلمەکەی دەچێتە ناو فستیوال لەسەر ناوی کوردستان هیچ نەبێ ڕاستە وڵاتێک بەداخەوە کیانێکی سەربەخۆمان نێکە لە وڵاتە لە UN دانی پێدانرابێ غیرە ئەمریکا لە هەرێمی
کوردستانی عراق ئەمە دەکوترێت لە وڵاتەکانی تر ناوە ئێمە مەجبوری فیلمەکانمان بە ناوی وڵاتەکانی تر بەشدار بدەن بەڵام دەڵێن دەرهێنەرەکە کووردا یان کاتێکی خۆت دەچیتە سەر ستێج خۆت بە کورد دەناسێنی ئەمە شانازەیەکی زۆر گەورەیە و بمان هەوێ نەمان هەبێ ڕۆژێکی هەر جودا دەبێتەوە و سینەمای کوردیش ئەو تعریف و پێناسەی ڕاستەقینەی خۆی کە دەبێت بۆ بکردرێ بۆی دەکردرێەوە جیا دەکرێتەوە لە سینەمای ئێرانی و تورکی و عەرەبیەکان بەڵێ بەڕاستیەوە مای خەفەتەکەوە دەرهێنەری زۆر گەورەمان هەیە بەڵام بەداخۆ فیلمەکانی کەوا بەڵاوی ئەەکەینەوە بەژێر ناوی وڵاتی داگیرکەر ئەواتە بەردەم خەڵک ئێستا لە ئێران گەورەترین دەرهێنەرەکان و موزیسیێنەکانی ئێران زۆربیان کوردی کرماشان و ئەوانن بەڵام تا ئێستاش باز ناکردرێت کە بڵێن ئەمانە کوردن لە حاڵێکی ئەمانە زۆرترین خەڵاتەکانی فستیوالەکانی دنیان وەرگرتەوە هیچ باسی وەژ ناکردرێت کە بڵێن ئێمە کوردین بڵێن کوردن لە ئێران باسییان بکردرێت و نازانم چۆن تا ئێستا لەسەر ستێجێک بخۆیان نیان کردۆکە ئێمە کوردین و من زۆر بە باشی دەیان ناسم کە کوردن یان خەڵکی کامە شاری کوردستانن هەر دلیلەکەشی ڕێک بۆ ئەوەیە کە باسم کردوە من هیوادارم ڕۆژێک زۆر بە شانازەیەوە چۆن دەڵێن نیلمازگۆنای سینەماکارێکی کوردەوە هەرچی تۆ بڵێ ناتوانانی ئەم ناسنامەی لێ بستێنەوە هیوادارم ئەمە بۆ هەموو دەرهێنەرەکانی کورد هەر بەو شێوەیە و هەر بە ڕۆحیەکە هەنگاو هەڵێنەوەەوە کاری وا بکەن کە لە مێژووی سینەما لە دنیادا بمێنێتەوە قسەکانە زۆر جوانە هەر بژیت بینەران چۆن ئەتوانن تۆ بدۆزنەوە و ئاگاداری کارەکانت بن من جیهانی فیلم پیجی خۆمە هەر بە ناوی جیهانی فیلم دیاری من شیرین جەهانی بەڵام لە کوردستانی باشوور پێیان دەکوتم جیهانی لەبەرەوەی کە لەوێ ناڵێن جەهان دەڵێن جیهان بۆی منیش پیجەکەم هەر بە شیرین جیهانی داناوە ئەم کەسانی کە پێیان خۆش بێت تایبەت من ترایلەری فیلمەکانم داناوە پێیان خۆش بێت دەتوانین بچن سەردانی پیجەکە بکەن و ترایلەر وشتی فیلمەکە ببینین و بە زۆی خودی فیلمەکانیش دادەنم لەسەری پیجەکە تازەیە تازە کراوەتەوە زۆر ساکە ئەوش دوای توانم لە پیجەکەت لێبسەنم و لە سوۆشیال میدیای خۆشمان بەڵاوی بکەینەوە بۆی خەڵک بتوانێت تەماشای فیلمەکانت بکە شیرین خان حەزەکەم بزانم هیچ وشەیەکی ئاخریت هەیە بۆ بینەران زۆر سپاس دەکەم هیوادارم کە جاری لە پێشدا بۆ ئێوە بەڕێوەبەرانی ئەم فێستیڤال دەستخۆشیتان لێ دەکەم هیوادارم کە هەموو ساڵێ بەردەوام بن لە ئەوەی کە فێستیڤالی فیلمی کوردی لە لەندەن دابنێن جیای دەستخۆشیە و هیوادارم نمونەتان زۆر بێ لە هەموو شارەکانی تری ئوروپا و ئەمریکا لە کوردستانیش ئێمە ساڵانە لەم فێستیڤالانە فێستیڤالی ئینتەرناشناڵی زۆر باش ببینیم دەستخۆشیتان لێ دەکەم سلااو ڕێزم هەیە بۆ بینەرانی بەڕێز بۆ هیوادارم و کەسانێکی ئێستا جۆگیری منن و علاقەیان بەکاری فیلم و سینەمایە پشتگیری دەرهێنەرەکانی کورد بکەن من ناڵم بەتایبەت پشتگیری ئافرەتی کورد بکەن جیاوازەیەک نبینم لەو شتەدا بەگشتی تەواوی ئەو کەسانێکە لەباری سینەمادا کار دەکەن بەتایبەت ئەکتەرەکان ئەم کەسانێکە لە پشتی کامێران چەو کەسانی لە پێش کامێران هیوادارم بیان بینین کە پشتگیری ئێوەیان هەبێ بۆ ئەوەی کە کاری باشتر بەرهەمی باشتر بتوانین پرۆژەی هونەری باشتر بڵقێنین زۆر سپاس زۆر زۆر سپاس بۆ تو و بەرنامەکەمان ئێستا کۆتایی پێدێتن ئەواتم سپاسی تۆکەم بۆ ئەم وشە جوانانت و هیوادارم بینەرانش بڕۆن و تەماشای فیلمەکانت بکەن لەبەری هەمووی لەسەر بابەتی زۆر زۆر گرنگن و زۆر پێ خۆشحاڵین کە بەشدار بووی ئەمڕۆ لەگەڵمانایە و بۆ بینەرانیش زۆر زۆر سپاسانەکەین و بۆ زانیاری زیاتر ئەتوانین فۆلۆی پیجەکانمان بکەن بەناوی لندن کوردش فیلم فستیڤال کاتێکی دیکە زۆر سپاسانەکەین و کاتێکی خۆش بۆ هەمووان